سڵاو خوێندکارانی پۆلی دوازدەیەم خوێندکارانی خۆشەویست و قەدرگران خوێندکارانی عەزیز ئەمڕۆ پێم خۆش بوو چەند ڕوونکردنەوەیەکتان پێ بەم لەسەر ئەو گۆڕانکارانی کە لە عەرەبی پۆلی دوازدەیەم ساڵی 2023 بۆ 2024 کراوە بەڕێزان ئەو گۆڕانکارانی کە کراوە ئەوە نیە بابەتێک لا برابێت و بابەتێک زیاد کرابێت باشە وەروەها لە ناو بابەتەکانە چەند شتێک لا براوە کەمش لە بەرژەوەندی تۆی ئەزیز و خۆشەویستە بۆیە هیچ پێویست ناکات دوو دڵبی لەو مەلزەمەی کە لە بەردەستدایە چونکە هەموو مەلزەمەکان پێش مانگینەوە چاپکراون و هەمویان ئەم پێویستەکان گۆڕانکاریانیان تیا بکرێت و گۆڕانکاریەکانیش ئەوەندە زۆر نییە بڵێ وەڵاهی مەلزەمەکە بەکەڵ نایە و ئیتر من بەکاری ناێنم بۆ هیچ خۆت بە تااقەت مەکو و مەش با نەکرێت بە ڕکلامێک و بۆ من هەر کەس هەڵچێ بەرزەمەکە من هەڵەکانی تیانێ و نازام چی هەڵەکان شتێکی وانێ ئەسڵەن هەر هەندێک شتە لایە بیت و لە قازانج دوێ لە هەر مەلزەمێکە بێ سڕیتەوە تەواو هەر ئەوەندەیە جا بۆیە من ئێستا هەم ناسانێکی مەلزەمەکەیش و هەم هەڵەکانیش بۆ چاکم باشە طبعا مەلزەمەکەی من لێرەوە دەست پێکە ئەم مەسادرە کە خوێندکار پێویستی پێێتی من باسی مەسادرم کردووە لە سەرەتاوە لێرە لەگەڵ ناسانەکەش هەم هەڵەکانیش بۆ چاکم ئەوانەی کە هەڵە بێت مەفعول مطلق باس کراوە لە شاری مەسابوونی و پرسیار وزاری دانراوە بۆی خوێندکار بۆ خۆی پرسیار وزارەکان شیکارکە تەمەن لە کۆتایی پرسیارەکەیشەوە هەموو پەڕێکشەوە وەڵامەکان دیاریکراوە سێکە خوێندکاری عەزیز خۆشەویست ئەم خاڵە کە بەیان عدد مرات الفعل ئەمە لە وزاری نایەتەوە باشە بۆ چونکە هەر بەو ڕاستپاردی کە بۆ مامۆسایان هاتووە ئەڵێتە نا باسی مەفعول تەوکید الفعل و بەیان نوع الفعل بکەن خۆی ئەسڵ لە کتێبەکەشە بەس باسی نەوە بەیان نوع الفعل کراوە باسی تەوکیدەکەش نەکراوە بۆیە ئەمەیانە زۆر گرنگی پێمەدەن باشە یعنی بەیان عدد مرات الفعل لە وزاری نایەت تا ئێسش لێی نەهاتوێتەوە بڵێن دێتەوە ئەوەیەکی لە خاڵەکان بیزانە مەزەری مؤەوەل لە مەزەری مؤەوەلە وەکو ڕاستپاردەکە کە هاتووە زیاتر گرنگی بەمەبەن ئەوەی کە بەتا دەست پێکە فعل مضارعەکە بەچی دەست پێکە بەتا ئانی ئەم جەماعەتە واتە جەماعەتی تکە من دایم پێ هاان جەماعەتی تکیان پێڵێم واتە ئەگەر فعل مضارعەکە بەتا دەستی پێکە تۆ کافەکان زیاد دەکەیت جەماعەتی کافەکان چونکە لە وزارەیە گرنگی بەمان نادرێت و تایبەتی ئەمەشیان ئەنتە تەعەلەمو زۆرترین پرسیاری وزاری لەسەرەوە هاتوێتەوە باشە یعنی ئەوە بخوێنە ئەمە کانتیش وەکو زانیاری بیزانە بەڵام گرنگی بەو خاڵە بن چکاڵێ ئەمە یعنی لەگەڵ ئەم خشتەیەشە یعنی ئەم خشتەیە جەماعەتی تائەکانە ئەم خشتەیە جەماعەتی چیە جەماعەتی تائەکانات ئەگەر هیچ نەبێت کافە ئەگەری بێکیە ئەگەر ئەلی بێ کومایە ئەگەر واو بێ کومە ئەگەر نونیش بێ کونەیە باشە یعنی گرنگی بۆ بە ئەمە وەکو مەزەری مؤەوەل ئەمانە پرسیار وزاری ئەم ئەمر و نەهی باسمان کردو چکە زۆر گرنگە بۆ خوێندکار ئەمر و نەهی بناسێتەوە ئەمانە بۆ باسی ئەمر و نەهیەکانە جارێ سەیکەن ئەزیزان ئەمە ئوسلوبەکانە ئوسلوبی ئینشایی ئوسلوبی هەر سێ ئوسلوبەکە ماوە ئوسلوبەکان گرنگە بیزانی بەڵام ئەوەی کە گرنگی پێ بدرێت ئەمر و نەهی لەگەڵ نیدا ئەم تەمەنیە زۆر گرنگ نییە باشە ئەم تەمەنیە زۆر چکە هەند باس نەکراوە تەڕەجیش باس نەکراوە ئەم دوانە باس نەکراوە یعنی زۆر گرنگ نییە بۆیە مامۆسای کە مەدح و ذەم و قەسەم و نازم ئەوانی باس کرد هیچی نە چکە لەو ڕاستپاردی بوو مامۆسایان هاتووە ئەڵێ ئەمر و نەهی باس بکە نیدا و ئیستیفهام لەگەڵ ئەم تەعەجوبە ئەم تەعەجوبەش تەبعەن بابەتە و لە وەحدەی چوارە ئەیخوێنین ئەو بابەتە باشە یعنی ئەمر و نەهی نیدا ئیستیفهام لەگەڵ تەعەجوب بزان و کافیە ئەمان هەموو پرسیاری وزاری ئەمە پرسیاری وزارەکە من دایما پرسیاری وزاریم دانام ئوسلوبی خەبەریە پرسیاری وزاری ئەمانە هەرو خۆی ماوەتەوە هیچی کێشەی نییە با بڕۆین تعارضەوانە باسمان کردووەوانە هیچ نییە با بڕۆت ئەوانەی کە گرنگن نەمەتەکان سێکە نەمەتەکانیش تەنها لە نەمەتە وەکو جۆر ذاتی لەگەڵ خارجی بزان باشە یعنی نەمەتی وەصفی زۆر گرنگە بەس خارجی ذاتەکە گرنگە چونکە لەناو کتێبەکە باسی ئەو دوانە کراوە بیزانن ئەمە نەمەتەکانە هەمووی پرسیاری وزاریم داناوە هەمووی پرسیار وزاریەکان بۆی شیکار بکرێت وەر خوێندکارێکیش ئەم مەزەمەی ویست ئەتوانین بۆی بەردەست بکەین ئەگەر پێم بڵێ و کاتە من ناونیشانی شوێنی پێدەمیان چاپخانەی پێدەم پەیوەندیان پێ بکات و بۆ خۆی ئەو مەزەمەی دەستکەوێت سێکەنێ خاڵەکە لە تەوکیدا تەمەنە تەوکیدە باسمان کردووە یەک شتێک ئاماژە کراوە لە تەوکیدا با بڵێن تەوکید لێرە با بڵێن تەوکید ئەمە بەس ئەمەی بۆ زیادکەن بۆ خۆتان هەر بیزانن قد زائدا فعل ماضي قد زائدا فعل ماضيش بۆ تەوکیدە باشە یعنی قد بۆ تەوکیدە کە لە دوای فعل ماضي هات بۆ تەوکیدە ئەمەش ناو ئەمەی بۆ لە ڕاستپاردەکان هاتۆش بۆ زیادکەن بۆی لە بەردەستانە بێت باشە بە قوربان
وەکو تەژبیه ئاسانە بەڵام سێکە لە تەژبیه ئەوەی کە گرنگی پێدرێ وەجه شەبه ئەڵێن وەجه شەبه تەنها ئەوەی ناو کتێب بێتەوە یعنی شتێک نایەتەوە لە دەروی کتێب پاشان ناو کتێبەکە چەند شوێنێکمان هەیە ئەگەر ئێستا لەوانە بۆتان دیاریکەم ئەو وەجه شەبهانە لەبەرکەن وەک خۆی دێتەوە یعنی شتێک نایەتەوە کە پەیوەندی بەواتەوە بێمەش ئاسانکاری بۆ ئێوە ئەمە وحدەیەکەمە تەمان وحدەیەکەم سێکەنمە لە زەمەکە لە وحدەیەکەمە ئیسا نەشید الحرية نەشید الحرية حاسی سەمع بەسەری کە لە مقدمە باسم کردو تەشخیصی کە لە مقدمە باسم کردووە ئەو مەفعول یەجدی بابەتە وەک مەذهبی کلاسی یعنی لێرە لە سەرتاوە لە سەرتای وحدەیەکەمە هەموو داناوە بۆ ئەوی کە بزانین بۆ خوێندکارێک ئەوێ بۆ حاسی سەمع بەسەر بگەڕێتەوە ئەڕا لاپەڕە سیوەش سینووی مەرجەمەکە تیاتی بەڵام مەفعول یەجدی لاپەڕە 51 و 56 ئەنجا بە تەسووری کتێبەکە دامنا بەڵام هەندێک بابەت کە لە سەرتاوە باسم کردووە بۆ نەهی وحدەیەکەمە یا وحدەی دوم ئاوا دامناوە ئەمە تەمەن نەشید الحرية ئەمە ئەدەبە تەمەن ئەدەبەکان سێکن بەڕێزە من لە ئەدەبەکانیشە پرسیارەکان داناوە یعنی سە بۆ نەمە فکری سەرەکی نەسەکەیە لە فکری سەرەکی نەسەکە ئەوە تا ڕێک پرسیار وەزارەکەم داناوە کە هاتووە بۆی خوێندکار کاتێک بابەتی ئەدەبە خوێنێ بزانێت چۆن دێتەوە و ئەوەیشی کە لە وەزاری هاتووە بۆی گرنگی پێبات ئەمە دایما لە دوای شعرەکانە بۆ نە مرادیف و تەضادم داناوە و هەروەها جەمعم داناوە بۆ ناو شعرەکە جەمع و تەرادف و تەضاد چکە بە پێی ڕاستپادەی خۆیان تەرادف و تەضاد و جەمع شتەکان هی ناو شعرەکان هێننەوە بۆیە من ئەوانم هەر پێشتریش دانابوو ئەمە بڵێن نییە ئێمە پێشتر ئەمە مەفعول یەجدی هەیە مەفعول یەجدی تەنها یەک شت زیاد کراوە لێرە هەرچە لەمە هەر مەزەر لە تەنیش مەزەرەکە وشەی ئیسم زیاد کراوە ئیسم يعني لێرە وشەی ئیسم ئەتە مەزەر بێ ئەڵێ مەفعول یەجدی مەزەر یان ئیسم یذکر ئەوە باس کرا بەس ئەوی بۆ زیاد کراوە ئەو ئیسمی بۆ زیاد کرا تۆش بۆ زیاد کرا بەڕێزان ئەمانە هەموو مەسادر کە بنە مەفعول یەجدی ئەمانە شەرحکردنە ئەمە با بڵین تەمارینەکان لە تەمارینەکان تەنها ئەم دێڕە لابراوە ئەم دێڕە ئەمە هی تەمرینەکان ئەمە لابراوە کردیان بە ماڵێکی لەجەئە الرومانسيون إلى الطبيعة هربا من فساد المجتمع باشا يعني لبري أم جملة نساوي لجأ الرومانسيون إلى الطبيعة هربا أو هربا تبع المفعول يجدي أو زياد كلا يعني تنها أو زياد كلا إنا شتيكا دەستکاری نەکراوە تەمرینەکان تا تەمرین ناو کتێبەکەشم دانەوە حەلیشم کردووە چونکە زۆر جار لە وزاریە تەمرین ناو کتێبەکە خۆی دێتەوە ئێرای مفەرەغ سیکەن لە ئێرای مفەرەغە ئەوەی کە لە مەزەمەکەیە دامنەوە تەمەن فاعلەکە گرنگە چونکە لە مفەرەغە فاعل دێتەوە ئەوە فاعل ئەمە بۆ ناسنی فاعلە تەمەن هەروەها لەگەڵ چیتر لەگەڵ مەفعول بی واتە لە مفەرەغیان فاعلە مەفعول بی دێتەوە باشە یعنی کەواتەی سە من لێرە باسی خەبەرم کردو ئەم خەبەرە نایەتەوە کەواتە ئێوەش بۆ خۆتان ئەم هەر مەخوێنن باشە خەبەر نایەتەوە چکە خەبەر نایەتەوە هەروەها چیتر نایەتەوە مبتەدە ئیش نایەتەوە یعنی ئیتر من ئەم دەمەی کە باسێکم تۆ جارە مامۆستا هەیە مەفعول فیهی باس کردو هەیە مەفعول لئەجلی باس کردو ئەوانە هیچی نایەتەوە واتە ئەوەی کە لە دوای مفەرەغ لە دوای ئیلاوەدە یان فاعلە مەفعول بی لەوە زیاترمان نییە باشە و دوانە بزانە و بۆی بابەتەکان ئەوە نەبێ و دوانە بۆی ئەمە لە مەزەمەکەی من باسم کردو و بیزانە و ئەوەی تر لابەرە ئێستا بۆ من ئەم جملەیە ئەم وشە یوسفە لابراوە كراوة بصادقين أو تناوى قرة أو شيء وشيء يوسف كراوة بصادقين شكو يوسف فتحة نابل لبري هو ممنوع من الصرفة لزمان عربي بلام حساب وناكري كواتا تشيكين تنها أو يوسف بقربو صادق وتوا أم بينش بيتيا واتا بينش بيتيا كبيش كوتاي أليف بيت أما مخونة باشا لو اسم فاعل أنا ماوا وكو اختار وكو إنقاذ وكو إصطاد أواني كلا بينش بيتيان أو أنا لا براو مخونة باشا بقربان أو يتر لە هەر شوێنەکە پێنج تامی پێشکۆتە ئەلی بوو یەکسەر مەیخوێنە و تۆ یەکسەر ئەوە داخل لێ بوو تەمان لە تەمرینەکانیش هەر لای بەرە هەیە لە تەمرینەکانە تیاتی ئێستا لای ئەبێ ئەمە ئیسم مەفعولە سەیکەن لە ئیسم مەفعولە یەک شتێکی ئاگاتان لێ بێت جاران ئێمە کتێبەکە هەر فعلەکە مەبنی معلوم بوو ئێستا فعلی ثلاثی ئەبێ چی بێت ئەبێ حرفی یەکەمی ضەممە بێت دووەم کەسرە ضەممە دووەم کەسرە ضەممە دووەم کەسرە ئەمە پێوترێ چی پێوترێ مەجهول باشا يعني فعلي ثلاثي إساء أبيولي نصير أم بيت منصور نصر بيت ناصر يعني أجل نصر بيت ناصر تيكا كواتا أما بيت شكر
حميدة يعني همو فعل كان أبي حرف يكمل ضمة بيش كوتاي كسرة به إن جاكرت اسم مفعول أجر وأنا بيناكري باش هو أجر لو بيت أو بوشوازة هروها ليرة أمشيان أبي يكمل ضمة به شد رد سدها يكم ضمة دون فتحة أبي أو هبت أو يكشدهم أم دوانا تمام دوانا جرينج لا اسم مفعول إتل ما كانت تبون من دروس كني اسم مفعول لفعله كي أمي كوتاي يا أو ألف بيتو يان أم بيش كوتاي ألف وأنا هو بوزان يارج كلنا و كتابكش أماجي بينا كدو جرينجنيا هروها برزان كواتا إساشتي ترمانه أيش ما بسال وزارة كان برواد أما تنبيني أما ريك أمي اسم فاعلك داخل نياسة كواتا أجر فعلك بيش كوتاي ألف بيت ناكرت اسم مفعول ناكرت اسم فاعل ريك بيت مصطلح باشا أجر فعلك بيش كوتاي ألف بيت يكسر إكي باسم مفعول ناكري باسم فاعل أو بزانو أقل بيت هروها أم جملة ها معتد أما لا براوة كواتي اسم فاعلك نماوة معتد تنا اسم مفعولك ماوة باشا أو جملة بسروه لا إن كان شبي سروه لا بابتي تمرين كان شبي سروه باشا أما صفة مشابهة بين سكيتي أما خوي ماوة بلام بابشي أم خشتية بسرنو أما نماوة يسا باشا أم سمران أو كتابكاي هبو جاران خضر هبو عرج هبو يسوين لابدو أما بسروا كواتا صيغة مبالغة بمثنى وجمع بوتونات أو بسروا هل هرشنا كابويد هروها الليرة أما أو خوي ماوتو كشمانية ليرة وزن فاعل إستا أم وزن تايبة بصفة مشابهة أم وزنه باشا بس وشيء عطيش بسرنا عطيش يعني لم وزنها نماوة تنها بم وزن دول سكريات شنجارها بم وزن بها عطيشة ليرة هي أو تا عطيشة بيت عطشان عطشة واتا عطيشة بم وزن دول سناكري باشا أمان بسرنا هروها لوزن فاعلة أو الرفع بك الرفعة نذير بك النذر واتا وزن فاعل هموي فعل كان ناوراسيا ضميا فعل كان ناوراسيا ضميا أما أنا وكخوي ماونتوا كشمانيا أنا يشان تاو خويتي هموي بس أم شيء شاخة بسرنوا لبري شاخة طابعة من نسيمه بس يسك كتابك تنها شيء تاعه كواتا سادو طابيته واتا فعل ناوراسي اللي بيه يكسر يكي بيايكي شدة طابع بيت الطيب سادة بيت السيد أو دوانا هنا وكتابك وشي شاخش نما ولا عم بردوه أوج بزانا يتلو بونا من هاني قرانكاري بيشترها بكو لا بيشترها وانا كردوه زوتر كرد معنا بس أمريكا أم 2023 هاتوتو أو معنا كل يسبونا من سيكن ليه لو شيء خضر أم خضراء أما أي قريكي بشيكي بأخضر وتم خضر نما كديانا بأخضر وشيء سمرامان نما أبي بشي أبي با أسمر باشا أما تقريبا قران كاراني كرا ولا بجان لهنا كانيشا لا تمرين كانيشا بوي أقام عليه بيت أما اسم تفضيله لاسم تفضيله يكو شيء هي لتفضيل تعجب شالا براوا أم جماعة تسيك أخوي جاران لكتابك ماتوا غرقوا دخلها بلغل أم جماعة أم سيانها بون إيسا أم دخلها براوا بابلين إيسا كتابك راوا بشي فنية غرق دخل أمسيانة معناها طبعا زيادة الجملة بس أمسيانة يعني دخل لها براوة يسا دخل لغير قابل للمفاضلة لها براوة أول شيء وش ما يخلن بابتشينا وحدي شوار تمنى لك وشيء قرابو أما بو أما يقري وبنمنا عليه أنصار أم أنصارين كلوا بشي أنصار كان لا بردوا لبري أنصار كلنا بأصحابه كان أول شيء قراوة أنصاري كراو بأصحابي أما هلوكم يعني أنصار يعني بشتوانا كان بلام أصحاب يعني حوالك أنا وقراء أقاتن لي بيت أم وشيش ليرة وشي تمهل بمعنى مهلا بمعنى تمهلنا أما لا بردو كريانا بشي كريانا بأمهيل أمهيل يعني لك أم توشو بيقربوا أمهيل كريانا بفعل أمر هو فعل أمر إن جاء على الترجي أمكرا ووكلا بربك لالتماس العفو يعني لالتماس العفو لالتماس العفو واتا أمد شون كراوة بهين يك لبري ووكا لا مقدابنا لالتماس العفو كرا أو ولا براو لامي كي بو زياد كراوة اللي أو أقاتن لو بيت أمد شيبو أما هيش مانيا
باشە ئەمە یەک شتی کەمان هەیە ئوسلوبی خەبەری و ئینشاییمان هەیە ئوسلوبی خەبەری ئەوە ئەم شتم بۆ زیاد کە لێرە غەڕەضی ئوسلوبی خەبەری چی الغەڕەض ئەمە بۆ زیاد کە لە مەرجەمەکەیە الغەڕەض چییە؟ إظهار صدق أم ابن سبم إظهار صدق نواياه واتە شاعیر لە ئوسلوبی خەبەرەکە نیەت پاکی خۆی دەرەخات ئەوم بۆ بنووسە باشە غەڕەضی ئوسلوبی خەبەری چییە؟ إظهار صدق نواياه بەڵام غەڕەضی ئوسلوبی ئینشایی چییە؟ طلب العفو ئەوە پێشتر نووسیمان ئەو بنووسە بە خۆت توانین ڤیدیۆکە ڕاگرین لەگەڵ یەکسەر کوژێمەوە ڤیدیۆکە ڕاگرە بۆ خۆت یەکسەر دیاریکە لێرە ئەم مشەیبیهیە لابراوە وشەیبیهی لابراوە ئەو تەنها لە تەشبیه ڕەسوول بیسەیفین ئەو بیهیە لابراوە بابڕات بۆ صيغ المبالغة صيغ المبالغة هەندێک ئاسانکاری تیا کراوە زۆر باشە بۆ خوێندکار بەڕێزان ئەمانە صيغ مبالغان سیکەن ئەم دووشەیە وشەی يعني وزنی فاعل جاران وزنی فاعل علیم الرحیمانە بۆ صيغ مبالغة من ئێسەوە لابراوە واتە وزنی فاعل صيغ مبالغة نیەتە تەنها صیغەی مشەبه ئەو بزانە هەروەها ئەم مشانش لابراون باشە چکە بۆ ئەمانە وزنی فاعلن ئێستا وزنی فاعل بەم ئەمە لەگەڵ وزنی فاعل ئەم دوانە صیغەی مشەبهن واتە لە صیغەی مبالغە نەماون باشە بەڕێزم ئەوە بزانە بۆی هەڵەیتیانەکەی ئیتر ئەمانەی کە خۆی ماوە کێشەمان نییە ئەمانەی تر خۆی ماوە بڵێن ئەمەشە تعجبە هل تعجب خاڵەکانی تعجب و اسم تفضيل یەکشتن يعني لەوێ غير قابل المفاضلة كلابرابێت کەواتە هەرچی ماوەتەوە فەنیە ماوەتەوە لە بری دەخەلە لەگەڵ ماتە و غەرەقەمانەیە ئەم سیانە ئێستا قابل المفاضلة واتە دەخەلە لابراوە چکە وتوانە دەخەلە لابرن ئەو ماوە فەنیەکەشی تیا بخۆی دەبین هەڵەکان شتی وان یعنی تەنها لابردنی کۆمەڵە شتە و یا هەندێک هەڵەی ئیملایی چاکراوە بۆیە هیچ پێویست ناکە مەرزەم بگۆڕنیان شتەکە قورسکەن و بڵێن دەی ئەو مەرزەمەیە لەبەرەوەی کۆم ئەمەشان تەنها خۆی تەبان بتا دێڕی شەشەم بەڵام لێر نووسیانە سابع با بڵێن تۆ ئەم سابعاکەی بە سادس ئەمە هەر هیچ نییە ئەمە لەبەری ئەو سابعا نووسی سادس هەر ئەوە یعنی هیچ شتێکی تیانە ئەوەی خۆی شەش دێڕا تا شەش دێڕەکەیشە بەڵام لە شارەکەی بۆ فیراسی حەمەدانی تەمەن ئەبوو فیراسی حەمەدانی ئێستا لەوانەیە بکێ بۆ لە کاکەوە ناوەکی گۆڕە بۆ نەجوو ئاسیری هەزوو گۆڕیمان نەجوو ئاسیری و ساڵی پار ئەو هینانە گۆڕاوە هەندێک گۆڕانکاری کۆنە کراوە ئەم گۆڕانکاریانە تازەکان هیچ وای ئەو تەناو چەند شتە بکە کردومانە لێرە پێمە بێت ئاخر شت کە لە شارەکەی ئەمەت باڵێ ئەمە سیکەن لێرە ئەم هەڵەیان چاک کردووە بۆ نمونە کاڵێ محەسیناتی لەفظی خۆی محەسیناتی لەفظی با بڵێ محەسیناتی لەفظی وتووە محەسینات لەفظی چی وتوتی طباق ومقابلة ويا إخوة طباق ومقابلة محاسنية لفظية أما محاسنية شيء البديعية يعني البديعية يعني يسأل قربونا من كوتي محاسنية بديعية وأتواني بلي طباق مقابلة بلاموتي محاسنية لفظي أتواني بلي جناس وتوازي باشا شو كأما لابرا وما تشاكرا ويسمى كراوة بشي كراوة بديعية المحسنات البديعية المحسنات البديعية طباق مقابلة كواتي تلمو داقوتي محسنات بديعية أبي من طباق مقابلة بجرين بلاموتي محسنات اللفظية أبي بلين شيء أبي بلين جناس وتوازي طبعا مش لو شعر كان أما اللي ربساري وزاري هم دانرا وبساري وزاري كان وخوي دانرا ولا خوارش ولا مكان داريك لا ماكو ملزمكو همكو هم ناسان نكي ملزمكو همكو بلين أو هلانيك أو قران كرانيك المنهج العربية كراو أما أو عندبو راسي هلاك شي كردم شكر زوزر بو هم بپیدیە بچی سەرەوە بە هیوای ئەوەی کە خوێندکاران سوودی لێ ببینێن ئەوانش بتوانن ئەو گۆڕانکارانە بۆ خۆیان بکەن و ئاگاداری منهەج بن بۆ ئەوەی کە شتی زیادە نەخوێن و هەندێک شت کراوە کە بەڕاستی ئاسانکاری بۆ تۆ ئێمە لێرە ئەم ڤیدیۆیە و ئەم زانیارانە کۆتایی پێێنین ئینشاڵڵا بۆ زانیارێکی تر و بۆ بابەتێکی تر بە تۆی بەڕێز و خۆشەویست ئەگەمەوە تا ئەو کاتە بەخوای گەورە و میهرەبان دەسپێرم خوارد لەگەڵ